ئەوروپا لە شۆڕشی پیسەزاژە پێشی 400 ساڵ دین لە کەنیسەی جیابووە حکوومەت جیابووە دەکەی شۆڕشی فەڕەنسا کۆمۆنی پاریس ئەوانە مودە ژێڕاون دەکەی ئێمە کوردستان وڵاتێکی داخرا و عشیرەتگەری خێڵەچی کشت و کاڵی دەکەی کە هاتیش نەمانتانی پرۆگرامێکی تازە استراتیژی تازەداسی بە خۆماندا بچینەوە دەستە بژێری کورد حکومەکەی بکە نەک دەستە بژێری حزبەکە حکومەکە بکاتە بۆیە کە ئەوە بە تایبەت سەردەمی بڕاکوژی لە چارچوەی ئەخلاقی ڕۆژنامەنووسی و سیاست و کوردات و کوردپەروەری دەرچوو ئەوەندە قسەی ناشنە پێک لە کورتە ئەوەندە لە کاتێکە پێک هاتوونەوە پێک حکومەکە ئێمە زەرمان کردو مەسەن بۆ من TNT دانرا جا بۆیە ئەو بەرە ئێستازە ڕۆژێک دادێ گا عقلی دیموکراتی کورد بێ ئەو شتانە بڵاو دکە من حتا لە ئەوەی مۆزەکراتی کاک ساڵح حەیدەری برام کە لەسە حسابی مام جەلال چاپکرا پێم گوت من قەدیمەکەم نووسیا بدەڵم بابەجە خەڵکی ناخوێندەوارینە ئەوە هەموو ئیساڵە حەیدەری نییە هەموو کورتەیەتی ئەوە خۆی پێنج بەرگە بەڵام عقلی سیاسی کورد عقلی کرد تحمل ناکە کەنجی ئەو عقلێت تحملی کرد هەنجە هیوادارێکە خۆشمان نەمابن چاپ بکرێتن جا مەبەستم نوێ ئەرشیفەکەی من ئێستاش چاویان لەسەرە خۆ دەزان با نمونەکتان لۆ بینوە شێخ سەتار بەرزنجی دەکەم پیاوی حکوومەت بوو کاتخۆی پارتی بووە لا پاشی یازدای ئازا حەزبەشدا بەناوی تەوری کوردستانی دەکەی بەشی یەکەمی بێوەکانی خۆڵا بکردن لە بەشی دوم دایانزانی کە نهێنی تێدا ئاشکرا دەبێتن شێستەکان کوشتیە دەکەمی زۆر بە کەسان بابە احتیما مادەم گولە کاری دەکاتن دەکەی ئەمن ئەوەی ناکەم هەتا جارێکیان لە سلێمانی داوت بوو جەوهەر کرمان بوو ئەوە سامی شۆڕش بوو سادڵا پەرۆژ بوو ئازاد جوندیانی ڕاگەاندی خوانی داوەندی ئەمش لە ئەوەندە گوتیان توش نیشان داوەتە بابێ مەسەر ئەو پرسیارە مامۆستا لە شوێنێکتدا دەڵێ نەوەی ئێستا نەخوێندەوار و کڵۆڵن باشە دەمەوێت بپرسم وەکو مێژوونووسێک وەکو ڕۆژنامەنووسێک بۆچی نەوەی ئێستا بە نەخوێندەوار دەبینی ئەوە یعنی چەند جەمسەرێکی هەیە ئەو تۆ تەماشا تاریخی هەموو ملەتان بکە تاریخی کوردەکان کوردشی بکەین مڵادەکەی لە ڕێگای قەڵەم و کتێب و خوێندەواریەوە یعنی هوشیاری نیشتیمانی هوشیاری نەتەوەیی وشیاری کۆمەڵایەتی تەندروستی بڵاوبووەتەوە مڵادەکەی لە کاتێکە کورد یعنی کە مثلەن ئەو گەورە پێیان دەوڵەتشی نەبوو کیانشی نەبوو مڵادەکەی بەڵام نووسەری گەورەی هەبووە شاعری گەورە بووە یعنی حاجی قادر کۆیی حاجی قادر کۆیی یعنی با بڵێن قوتابخانەیەکی تایبەتی سەربەخۆی کورداتە ئەحمەدی خانی کۆڵەگەیەکی نەتەوە پەروەەر بووە دەکەی شعر ناڵی لە ڕێگەی زمانەکەیەوە دەکەی مەحوی ناری و هەمانە لە ڕێگای شعرەکان خزمەتی زمانی کردووە زمانی نەتەوەیی پشتی هەرسەرەکی نەتەوەیە یعنی بوونی نەتەوەیی لە زماندا دەسەڵمێنرێ دەکەی